هەموو زەر و زیانێکمان لە ڕووی زیانی ئابووری و پێمانەگەێنێ لە ڕێی زیان سانیەوەی پێمانەگەێنە هیچ معقول نییە هێرشێکی ناڕەوایە بەرامبەر بە کودێکە لێوکەیکە هیچ ئەوەی کە ڕازی بێ بەمە شتێکی خیانەتە بەرامبەر بە میلەتی کورد لامان ڕەوا نییە کە هێرشە بکاتە سەر کوردستان و خاکی کوردستان داگیرکە ئەوەی کە پێڕازی بێ شتێکی ناڕەوایە بەلامانە ماقول نییە ئەوەی بە من بکرێ بە ڕۆح و بە گیان و بە هەند لەگەڵیانام کە دژی ئەو هێرشە بم کە هێرشی ناڕەوای لا ماقول نییە و بە هەموو توانایەکمۆ لەگەڵیانە دەستخۆشیان لێکم پشتگیریانەکەم کە ئەوان دیفاع لە خاکی کوردستانەکەن و ناڵن ئەو هێرشە ناڕەوای بێتە سەر کوردستان نەخێر دژایەتی ماقول نییە ئەوان کوردن وەکو ئێمە کورد زمان و هاوکە هاو زمانی ئێمەن خاکی کوردستان ئەوەی کە بە ئێمە بکرێ بە جەستەییە وەکو ئێمە دانیشتوین ئێستا چەکدار نین بڵین بچین لەگەڵانە بجەنگین لەگەڵانە بەس ئەوەی بە ئێمە بکرێ لەگەڵیانە داخەوە تاقم و جەماعەتەکەن ئەیان هێنن دەستگیریانەکەن و پێشیانەکەون لەم زۆنەی ئێرە باشترە ئێرە باشە بەس دەو زۆنەی ئەولاد زۆر خراپە پێشیانەکەون و بەڕاستی شتێکی خراپە ئەو برارەمان کە لە دیاتانە هەمویان چۆڵ کراوە هەمویان ئەو خەڵکی بادینان هەم چۆڵیان کردووە یعنی لەسەر زێدی خۆیان دەریان کردوون و ئێستا داگیرکەری تورکیا هاتووە وەڵی تر لایەنێکن ئەو لایەنەش ئەوە بەداخەوە خۆزگە هەموو کوردیشێ وایە خۆزگە یەک هەر حیزب نەمایە هەمووی بەناوی کوردایەتی یەک شۆڕەشە وایە لای ئێمە لای هەرچی میلەتی کوردی خێزەوەنە بەڕاستی دوژمن هەر دوژمنە چ سەدام حوسێن وایە چ تورکیا بێ و فەرقی نییە بۆ ئێمە هەر ئەوان ئێمە بە دوژمن نەزانن ئەوان هاتوون سەرخاشی ئێمەوە شەڕ وێمە ژێڕن وەلای ئەبێ هەلوێستێکمان هەبێ ئەبێ ناڕەزایەتێک بکەین ئەبێت دژی داگیرکەران خۆپیشاندانێکی جەماوەری ینی بدوکان و بازاردا بخورێ خەڵک بچێتە سەر جادە لەبەر ئەم داگیرکاریان نەبێنێ خۆ هیچی نییە شۆ کاگە زیانی چی هەمووی زیانە